خێزانێکی کوردی ئێزیدی کە تەنیا لە ماوەی 8 مانگ 3 کەمپیان گۆڕیوە لە کەمپی پەنابەرانی بۆ خۆمی ئەڵمانیا چاوەڕێی نامەیەک دەکەن تا چارەنووسیان بگۆڕێت. وام لەم هات خۆ ریپۆرتی بکەم بچم باڕە. بەڕاستی ئەو 3 مانگ و نیوە زۆر ناخۆش بوو. زۆر ناخۆش بوو. دوای ئەو 3 مانگ و نیوە ئێمە هاتی بۆ ئەم کەمپە ئێستا حالیان باشە، حالمان باشە. ئێمە هەر لەوێ لە یەک ژووری وە ئێمە 15 نەفەر بۆ 16 نەفەر تیا بوون. ئەم کەمپە زۆر یارمەتیمانە زۆر باجوور ڕێک و پێکە تەمیز بوو. ئێمە هەر خەوت لێرە چینە نە ئیشی هەیە نە مەکتەب هەیە هیچ نییە. ئەمە تقریبا بۆ 8 مانگ ئێمە لێرە ئێمە چاوەڕێی پۆستێکی محکەمەی هەموو بەیانیان هەڵەسین بەس چاوەڕێی ئیدارە بین پۆستێک لە محکەمە نەهاتووە هیچ. ئەو ترسەی هەسنا و بنەماڵەکەی هەڵوەدای هەندەران کردووە لێرەش نەڕەواوەتەوە. ئەوان دەیانەوێ ژیانی نوێیان لەسەر ئەم خاکە بنیاد بنێن. مەدەوێت ئەم بژین وەیانی سەرفەرازی بێت تەرس ئەو ترسامە کوردستانی العراقی دیتی مە نەوێت الڤدەرکە ئەم ببینین چونکە ئەمش بەروێت ترسێت ڕاوین وەک 3/8 بۆ دووەمین ساڵ ڤەگەڕا شنگالێ ئەو ڕۆژە هەر بەرچاوێتمەیە وەم چ جاراش بیر ناکەن ومە دەوێتن لێ دەرێژی وەزع چێ بتن وکو ئەو ئێتمە لێ دەرماین خەڵکێ مە وێ دەرکێ مرتەحی بژیت و سەرفەرازی بژیتن خۆمان ئامادەکردە بۆ محکەمە وەک ئێزیدی مستەمسەکاتت مەلگەلمانە جنسی عراقی ئەحوال مەدەنیە عقد زەواج چونکو زۆر خەڵک تێنە ئەم وڵاتە بە ناوی ئێزیدیەکان چ لە محکەمە ئەم بچین پشت ڕاست و داخلی محکەمە بین و مستەمسەکاتت خۆدانین کۆم ئێزیدینا چاوەڕێی ئیقامەکەن ئەکید. نادیە ئەو ژنە کوردە ئێزیدیەی کە دەڵێت بە شەو نخوونی و ماندووبوونێکی زۆر 6 منداڵەکەی لە دەستی داعش پاراستووە خۆی و 4 منداڵی گەشتونەتە ئەڵمانیا و 2 منداڵی لە کەمپەکانی باشووری کوردستان لێ بەجێماون. مە زێدە نەخۆشیارەتی زێدە متعجز بووین هۆلاتین وەکی میریالمەهاتی ڕام گەشتنیرێ خۆدێ مەدوێت بەس هەردوو بچووکێت مبێنە نەکمنێ ئەس گەلک دلێ منێ بچووکێت مەڤال عراقی بتنێنە لێ دەرێ وەکات شتێک شوێ بێت بەس بەمە بچووکێت من ڤڕێکەنە نەک من ئەکە چەمە محکەمێ و مە تشتێکی دی شوێنەوێت بەس بچووکێت من بگەهنە من هاریکارێکی بۆم بکەم بچووکێت من مەڤێ بگەهنە منێ ئەس لێرە شەو ڕۆژ ئەس نانڤم هەر تەفکیرێ بە هەشتەی بێت خۆدێ خەب چاوت نەکەفتیە بە 3 کەمپە تەفکیریا من نانڤم ئەس. فەرمانگەی نشینگەی یەکەم چاوپێکەوتنی لەگەڵ نادیە کردووە هەموو هیوای نادیە ئەوەیە کە بە زووترین کات مافی پەنابەریان پێ بدرێت و 2 منداڵەکەی دیکەشی بێنەتە لای خۆی. شام شەکرە بەڵام وڵات شیرینترە لای ئەو کۆچبەرانە پێچەوانە بۆتەوە سەرباری هەموو کێشەکان میوانی ئێریان لە وڵاتی خۆیان پێخۆشترە ئاڵاشاڵی ڕوودا و ئەڵمانیا